دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان هەمان شێوە لەسەر بابەتەکانی خوێندنە لەگەڵەوەی کام ساڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بەڵام بابەتێکی گرنگتر کە هەر تایبەتمەند بە خوێندن ئەویش بابەتی توند و تیژیە لە قوتابخانەکان و لە خوێندنگاکاندا لە کۆندا ئەم بابەتە زۆر بوو ڕاستی قوتابیان دەترسان لەوەی کە مامۆستایان تونند و تیژیان بەرامبەر بەکاردێنان تونند و تیژی تەنها ئەوە نییە کە بەجارێک و مامۆستایەک لە خوێندکارەکەی خۆی بدات بەڵکو بە قسە شکاندن چەندین شێوازی ترێک کە تۆ لە نێوان منداڵەکانی تریاخ لە ناو خوێندکارەکانی ترتا تۆ ئەم مناڵە دەشکێنیت ڕەنگە لە ڕووی دەرونیەوە زۆر بڕوخێت کاریگەری لەسەر خوێندنەکەشی بکات لەگەڵ ئەوەی کە دام و دەستگاکانی بەڵێن وەزارەت پەروەردە چەندین جار ئەم بابەتیان قەدەغە کردو بەڵام لە هەندێک شوێن و لە هەندێک لە ناوەندەکانی خوێندن هێشتا ئەوە دەبینین کە مامۆستایان بەداخەوە هەندێک لە مامۆستایان تون و تیژی بەرامبەر خوێندکارەکان بەکارن بەڵام بەڕێژێکی کەمە خۆشبەختانە بەشێکی زۆر لە مامۆستایان وەکو مناڵی خۆیان هەڵس و کەوت لەگەڵ مناڵەکانەکەن ڕفتاریان لەگەڵەکەن و تەنانەت مناڵەکان ئەگەر نەچنەوە بۆ قوتابخانە بەڕاستی بیری مامۆستاکانەکەن ئەگەر دیقەتەیە بێ کەمێک لەمە پێش بەشێک لە پەیامنێران مناڵەکان وتەی مناڵەکانیان بۆ گواستینەوە کە بیری مامۆستاکانەکەن و هەموو مامۆستاکانیشیان خۆشەوێ و ئەمەشی وادارین کە تونند و تیژی نەمێنێ و بنە بڕ بکرێ و تەنانەت لەلایەن ئەو مامۆستایانەی کە بەردەوامن لە بەکارهێنانی ئەمە. بەڵێ بێگومان جاسارە ئێمە بێگومان باز لەوە دەکەین ئەو حاڵەتە کەمانەش کە هەیە بتوانین ئێمە لەم تەورەدا باسی لێو بکەین بزانین کاریگەریەکانی چین چۆن بتوانین ئەو بەشە بچووکی کەماوە لە تونند و تیژی کە دەکرێت بەرامبەر بە خوێندکاران و منداڵان بە تایبەتی ئەوانەی لە قۆناغی سەرەتایان چۆن توانین بنەبڕی بکەین و کاریگەریەکەی وەڵام لە هەندێک شوێنیش پێچەوانەکەی دەبینین بە پێچەوانەوە وەکو تۆش ئاماژەت پێدا لە هەندێک شوێن ڕەنگە زۆر بێت لە هەندێک شوێنیش ڕەنگە مامۆستاکان و قوتابیەکان ئێستا پەیوەندیان جیاوازترە لە چاوەڕابردوودا دەبینین ئێستا مامۆستا و قوتابی لە ڕێگەی سۆشیال میدیاوە قسە دەکەن یەکتری ئاگادار دەکەنەوە لە بابەتەکان لە کۆنداگە لەسەر شوێنێک لە کۆڵانێک مامۆستاکەی خۆمان ببینیە خۆمان دەشاردەوە ڕامان دەکرد بەڵام لە ئێستادا ئەم بابەتانە جیاوازتر بووە ئێمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر تەوەرەکەمان و لەسەر ئەم بابەتە دەچینە لای میوانەکەمان لە هەولێر فێنێک شەفیق بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە خێزان ئەمەسا سڵاو لێ بێ بەیانیت باش خات و فێنێکی وادارم زۆر باش بیت دەبێت پرسیاری ئەو لێ بکەم لە سەرەتاشدا ئاماژەمان پێدا کە ئەمە بابەتێکی زۆر حەستیارە بەڕاستی دەبێت باسمان لەو بکەی بزانین ئایا بە دیاریکراوی کاریگەری چی دەبێت لەسەر قوتابی بە تایبەتی ئەوانی کە لە قۆناغی سەرەتاتان کاتێکە تونند و تیژیان بەرامبەر دەکرێت. بەیانی عیلم و زانستان باش لێرەوە دەمەوێت پێش دەستپێکردن پیرۆزبایی بنێرم بۆ هەموو مامۆستا و بەڕێوەبەر و توێژەرە کۆمەڵایەتیەکان دایک و باوکان خوێندکاران قوتابیان هەموو ئەوانەی کە ئێستا لە پرۆسەی خوێندن بەردەوام دەبن ساڵی نوێتان لێ پیرۆز بێتن ساڵێک بێپڕبی لە خۆشی و لە عیلم و زانست و لە پەروەردە دیارە ئەو تەوەرەی کە باسی لێ دەکەین باز لە تونند و تیژیەکان دەکەین تونند و تیژیەکان بە خۆشحاڵیەوە ئێستا کەمی کردووە بەڵام لە ناو قوتابخانەکان وەکو جەنابتان باسان کرد هەندێک لە تونند و تیژی دەرونیەکان هەیە ئەویش جیاوازیکردنی مابینی خوێندکارانە لە ئاستی خوێندنیان لەلایەن هەندێک لە مامۆستایەکانیانەوە جاری وا هەیە تونند و تیژیەکان دەکرێتن لە مابینی خوێندکاران خۆیان بەرامبەر بە یەکتری ئەجا چشکانەوە یەکتری بیتن چ قسە نەکردن لەگەر یەکتری چکە کە باز لە تونند و تیژیەکان دەکەین تونند و تیژە دەرونیەکانمان هەیە تونند و تیژە جەستەییەکانمان هەیە ئەوانە هەمووی وا پێشان دەداتن کە ئێمە بتوانین ئیشی لەسەر بکەین لێ لێرکانەوە داوا لە توێژی باحسە ئیجتیماعیەکان دەکەین کە لە بیدایەتی سارەوە هەوڵ بدەن کە لەگەر خوێندکارەکان و قوتابیەکان بە شێوازێک لە شێوازەکان میکانیزمێک بەکاربین کە بتوانن لە یەکتری تێبگەن کە کێشەیەکیان هەبوو چ ئەو کێشەی کە لە ماڵەوە هەیەە چکە بەداخەوە بە هۆی بوونی ئەو کێشانەی کە لە کوردستان هەیە بەو نەهامەتیانەی نەبوونی موچەوانەوە دەکاتن کە دایک و باوکەکانیش ئاگیان زۆر لە منداڵەکانیان نەبیتن وا بکە کە باحسە ئیجتیماعیەکان ڕۆڵی خۆیان ببینن لەو بابەتانە. مامۆستایان کاتێکم تونند و تیژە بەکاردێنن بەرامبەر بە قوتابیان یاخود بەرامبەر بە خوێندکار وا کات کە خوێندکار تەوەلا بێت لە خوێنەکەی ڕەنگە مامۆستان ئەمە بە ئامانجیەوە بکەن کە ئەم خوێندکارە بەرەو پێشتر بەرن بەڵام ئەمە وا ناکات یەکەمین شت ئەم خوێندکارە تەوەلا بێت لە خوێنەکەی تااقەتی وانەکانی نەمێنێ ئەمە جگە لەوەشی لە ڕووی دەرونیە وای لێ بکات کە ئەم منداڵەوا لێ بکات هەوڵی تۆڵەکردنەوە با لەگەڵ منداڵەکانی تردات هەرچەندە لە ئێستادا ئەم بابەتە زۆر کەمە
بەڵێ دڵنیام کە مامۆستایان هیچ مەبەستێکیانێ لەوەی کە کاریگەریوی دەرونی بخەنە سەر قوتابیان و خوێنکارانی خۆیان بەڵام دەبی ئەوەش بزانین کە پێویست دەکاتن کە مامۆستایان لەگەر دەستپێکی کردنەوەی خوێندنگا و ئەوە هەست بەوەی بکەن کە پێویست دەکاتن زیاتر نەرمونیانی بنوێنن زیاتر پەروەردەیی بن پێشەوەی فێرکاری بن ئەوە دەگەڕێتەوە بۆی کە چۆن بتوان خۆشەویستی و ڕێز لە مابینی خۆیان و خوێنکارەکانیان بەدی بهێنن هەروەها پێویست دەکاتن کە خوێنکارانیش لە ماڵەوە لە پەروەردەی دایک و باوکیەکانەوە حازر بکرێن بەوەی کە بتوانن چۆن پێشاتەکانی خوێندن بەدەستبینن لەوەی کە لەگەر قوتابیەکانی گەرخۆیان و لەگەر مامۆستایەکانیان ئەوانیش ڕێز و خۆشەویستی بنوێن چونکە منداڵ لە سەرەتای ژیانیەوە ئەو هەست بە خۆشی و ڕێز دەکاتن کە بەرامبەری دەکرێتن لە هەمان کاتدا ئەگەر توندوتیژێکی بەرامبەر بکرێتن ئەویش لەگەڵ خۆی هەردەگرێتن بە پێی تەمەنەکەی خۆی بەڵام کە باز لەوەی دەکەین مامۆستا پێویست دەکاتن مەشغەڵی هەڵگرتنی ئازادی زانست و معریفەت بیتن بۆ خوێنکارەکانی بەردەستی خۆی بۆیە لێرەوە داوا لە مامۆستایانی بەڕێز دەکەم کە بتوانن نە هەتا پێیان دەکرێت نەرمونیان بن هەتا پێیان دەکرێتن لە کردارەکانی خۆیان وا پێشان بدەن کە هیچ ڕەویەک لە ژیانی خۆیان دانیە و لە هیچ شتێک لە بەرامبەر خوێنکارەکانی خۆیان نەکەن وەگەر هەستیشیان کرد کە ناتوان کۆنتترۆل بەڵێ مامۆستا کەواتە ڕۆڵی میدیا چۆنە بینی لە بنبڕکردن و کەمکردنەوەی توندوتیژی بەرامبەر خوێندکاران ئێمە هەموو کاتێک گوتومانە میدیا ئەتوانێت کاریگەری ئەرێنی و نەرێنیشی هەبیتن لەسەر تاک بە تاچی کۆمەلگا بە تایبەتی لە بۆ پرۆسەی خوێندن و لە بۆ خوێنکاران و لە بۆ مامۆستایان و توێژەرە کۆمەڵایەتیەکان وا پێویست دەکرێتن ناخۆشی دەرونی یاخود کاریگەری لەسەر دەرونی تاک بە تاچی کۆمەلگا دەبیتن جاچنە خسڵا منداڵێکی بچوو کەوای لێ بکرێتن لە ئێستاوە خوێندن و معریفەتی لە پێشچاو ڕەش بکرێتن و حەزی لە مەکتەبەکەی و یاخود قوتابخانەکەی مامۆستایەکەی خۆی ئەو هاوڕێی کە لە تەنی شتێتی نەبیتن یەک لە بابەتی دیکە هەیە کە باسی لێ بکرێ ئەوەیە کە چۆن دایک و باوکەکان منداڵەکانیان ئامادە دەکەن بۆ چوونە سەر پرۆسەی خوێندن ئەویش بەوەیە کە پلانێکیان لۆدابنێن لە بەکارهێنانی مۆبایل چونکە زۆربەی توندوتیژەکانی کە ئێستا هەیە بەداخەوە یان لە مۆبایلەکانیانەوە فێری دەبن یان لە ڕێی مۆبایلەکانیەوە دەکرێتن لێ داواکارین ئەگەر بەرنمەیەکی جوان دابدرێت و مامۆستایەکانیش هاندان بن لە بۆی کە چۆن لە قوتابخانەکانی خۆیان خوێنکارانیان فێری ئەوی بکەن ئەو مۆبایلێکە لە دەستیانە لە هاوین خلاص کە هەموو دەمێ یاریان پێدەکرد قسەیان پێدەکرد لە ناو تۆپانەکان بوونیان هەر بابەتێکی شێکە خۆیان بەکاریانی نە ئێستا پێویست دەکا پلانی وازەشە خات فێنێک ئەمە لە ڕووی خوێنکار خۆیەوە کە دەبێت خێزانەکەی ڕۆڵی هەبێت کە دەبێت بە دوور بێت لە سوۆسیال میدیا دەبێت لە ماڵەوە چاو مامەڵەکردێکی نەرمونیانی لەگەڵ بکرێ بۆی ئەمەنجاڵە منداڵێکی توندڕۆ و توندوتیژ نەبێت بۆی مامۆسەکەشی ڕەنگە بێزار نەکات و بێتەوەی کە توندوتیژی بە قسە بێ بە هەر کارێک بێ لەگەڵی بکرێت گەر بە ڕێژێکی زۆر کەمیش بێت لە کۆنەوە باسی معریفەت کرد خات و فێنێک لە کۆندا ئەم بە حاڵەتە زۆر بووە ڕەنگە بۆهی ئەو بێکە هۆشیاری وەکو ئێستا نەبوو بێ سوۆسیال میدیا نەبوو بێت تەواوی بابەتەکان بە دیتێڵ و وردەکاریەوە ڕوون نەکرابێت و بەڵام لە ئێستادا خۆشبەختانەم حاڵەتەکەم بۆتە چونکە لە ئێستادا هۆشیاری هەیە مامۆستاکان بە جۆرێکی تر وەکو ئاماژەم پێیان مامەڵە لەگەڵ خوێنکار دەکەن وەکو دوو ڕەفیقن پێکەوە مامەڵاکەن بەڵام ئەوەی کە بۆم گرنگە و دەمەوێت کە لێتی بپرسم ئەویش ئەوەیە کە تا چەند گرنگە ئەو مامۆستایانەی کە تازە دەبنە مامۆستا یاخود مامۆستایان بەگشتی ساڵانە خولیان بۆ بکرێتەوە یاخود مەشقیان پێ بکرێت بۆی چۆن بتوانن مامەڵە لەگەڵ قوتابیاندا بکەن بۆی نە هەم قوتابیەکە زویر بن و ڕوبەڕووی کۆمەڵە بارودۆخ بنەوە هەم بۆ مامۆستاکەش بە هەمان شێوە بەڵێ زۆر ڕاستە جیاوازیەکی زۆر دەبیندرێتن لە مابینی پەروەردە و خوێندنی ئێستا و لەگەر ئیجاران جاران وەکو جەنابەت باس کرد بەڵام ئێستا قوتابی خۆی سنتەرە واتە هەموو شتەکان دەگەڕێتەوە لە بۆ خوێنکاران بۆیە ئێمە تەرکیز لە سەروەی دەکەین کە پێویست دەکاتن خولی باش بە جۆرێک لە جۆرەکان لە بۆ مامۆستایان بکرێتەوە لە بۆ توێژەرە کۆمەڵایەتەکان بکرێتەوە جاری وای پێویست دەکاتن لە بۆ بەڕێوبەرەتیەکانیش بکرێتەوە و بەڕێوبەرەکان
سەرپەرشتیاران هەموو ئەوانە خولیان لێ بکرێتەوە چونکە لەگەر ئەو عولەمە یاخود ئەو گلۆبەلایزیشنێک کە ئێستا لە جیهاندا هەیە گۆڕانکاری زوو ڕوودەداتن لەسەر ڕەوشی ژیان کەواتە پێویست دەکاتن ئێمەش لەگەر ئەو گۆڕانکاریانە بڕۆین بۆیە داوا دەکەین لە وەزارەتی پەروەردە دڵنیاشین کە بەرنامەی باشی داڕیشتێ لەوەی کە خولیان لۆ بکاتەوە ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاری بوونەوەی تونند و تیژی خێزان و ئافرەتان خولی باشمان کردیتەوە لە بۆ هەندێک لە بەحسە ئیجتیماعیەکان کە کاری کۆمەڵایەتی دەکەن لە ناو قوتابخانەکانی خۆیان لەوەی بتوانن هەر کێشەیەکی تونند و تیژیان کە توش بوو بگەڕێنەوە لە بۆ بەڕێوەبەرایەتەکەی ئێمە بەوەی کە پەیوەندیەک هەبیتن لە مابینی بەحسە ئیجتیماعیەکان یاخود ئەوانی کە ئیش لە کاروباری کۆمەڵایەتی ناو مەکتەبەکانی خۆیان دەکەن مامۆستایەکان کە لە حلکردنی کێشەیەک پێویست دەکاتن پەیوەندی بکەن بە هێڵی گەرمی 1990 بۆی بتوانین ئێمەش لە ڕێی ئەو کەسانەی کە لەوێ ئیش دەکەن کە خولی باشی یاسایی کۆمەڵایەتی دەرونیان لۆکرایتەوە بتوانن هاوکاری مەکتەبەکان و قوتابخانەکان بن و لۆی خوێنکاران دوور بن لەو کێشانەی کە تونند و تیژیە و بەرەو ڕوویان دەبیتەوە. بەڵێ دەست خۆش خات و فێنێک سپاس بۆ تۆ سپاس بۆ فێنێک تۆفیق بەڕێوەبەری گشتی بەرەنگاربووری تونند و تیژی دژ بەژنان کا ڕاستە و خۆ لەگەڵمان. بەڵێ زۆر سپاس مادومان کردیت دەست خۆش بەڵێ بەڵێ سانە تەواوی بڕگەکانی پاملێرانمان پێشکەش کردن هەروەها تەوەری سەرەکی پرۆگرام ڕووماڵی تایبەت بە ساڵی نوێی خوێندن دووبارە بەناوی خۆمان و دەستگای میدیایی کورساتە پیرۆزبایی لەسەر جەب خوێندکاران دەکەین و دەکەین ساڵێکی پڕ لە وزە و چالاکی و نمرەی باش و بتوانین تەواوی قەیرانەکان لەم ساڵدا بوەسن و ساڵێکی زۆر خۆش بەسەر بەرن بە هیوای ساڵێکی باش بن. پێشام دەرکەشتی جوانە عیلم و معریفەتی تێدا پەروەردەی تێدا چکە بەڕاستی ئەوان دەبی چاوێک بن بۆ پاراستنی کۆمەلگاکەی خۆمان هەر کاتێکیش کە پێویست بە هەر شوێنێک تونند و تیژی تێداکرات چ لە قوتابخانەکان بوو چ لە ناو ماڵەکان بوو ئێمە هێڵی گەرمی 1990مان هەیە ئەو هەروەها لە بۆ منداڵانی شێڕی گەرمی 16 وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەیە دەتوانین دەست بۆ ئەوێ بێرن بۆی کەسانێکی پرۆفیسۆر یاخود برێن شارەزا بێن کێشەکانمان لە بۆ حل بکەن کە بەڕاستی لەوانێ بەڵێ ببوورە بەس مەبەستی سەرەکیم ئەوە بوو لە پێشووترا میدیاکان چەندین تونند و تیژیان پیشان ناوەکە لە پێشترا کراوە لەلایەن مامۆستا بۆ قوتابیەوە ڕۆڵی ئەمە چۆن هەڵەسەنگێنی پێویستە پیشان بەڕاستی نەخێر بە هیچ نوعک وەکو گوتم ناکرێ ئەو شتانەی کە نەرێنیە لە ناو کۆمەڵگەی ئێمە ڕووماڵ بکرێتن خۆشبەختانە ئێستا بە یاسا ژوای لێ هاتیە داواش کرا کە ئەوان نابێ بێن ئەو شتانەی کە هەیە وەکو دەرەی مەسرحی جەریمە بێن لە سەر تەلەڤیزیۆن پێشان بدەن بەڵام یەک شت هەیە مامۆستایان میدیاکاران بە تایبەتی مامۆستایان و کادری تەندروستی لە هەر شوێنێک هەستیان کرد منداڵێک لە جەستەی برینێکێ لێدان هەیە شت هەیە بۆیان هەیە راپۆرت بکەنەوە لە بۆ بەڕێوبەرایەتیەکەی ئێمە لە بۆ شوێنی مەبەزدار بۆی بتوانین بەدەنگ ئەو تونند و تیژیانەوە بڕۆین بەڵام ئەو معنای وە نییە کە میدیاکارەکان بێن لەسەر تەلەڤیزیۆن باسی بکەن چونکە هەرموو شتێکی ناخۆش ناخۆشی دەرونی یاخود کاریگەری لەسەر دەرونی تاک بە تاچی کۆمەلگا دەبیتن جاچنە خسڵا منداڵێکی بچوو کەوای لێ بکرێتن لە ئێستاوە خوێندن و معریفەتی لە پێشچاو ڕەش بکرێتن و حەزی لە مەکتەبەکەی و یاخود قوتابخانەکەی مامۆستایەکەی خۆی ئەو هاوڕەیە کە لە تەنیشتێتی نەبیتن یەک لە بابەتی دیکە هەیە کە باسی لێ بکرێ ئەوەیە کە چۆن دایک و باوکەکان منداڵەکانیان ئامادە دەکەن بۆ چوونە سەر پرۆسەی خوێندن ئەویش بەوەیە کە پلانێکیان لۆدابنێن لە بەکارهێنانی مۆبایل چونکە زۆربەی تونند و تیژەکانی کە ئێستا هەیە بەداخەوە یان لە مۆبایلەکانیانەوە فێری دەبن یان لە ڕێی مۆبایلەکانیەوە دەکرێتن لێ داواکارین ئەگەر بەرنمەیەکی جوان دابدرێت و مامۆستایەکانیش هاندان بن لە بۆی کە چۆن لە قوتابخانەکانی خۆیان خوێنکارانیان فێری ئەوی بکەن ئەو مۆبایلێکە لە دەستیانە لە هاوین خلاص
کە هەموو دەمێ یاریان پێ دەکرد قسەیان پێ دەکرد لە ناو تۆپانەکان بوونیان هەر بابەتێکی کە خۆیان بەکاریانینە ئێستا پێویست دەکا پلانی باشە خات فێنێک ئەمە لە ڕووی خوێنکار خۆیەوە کە دەبێت خێزانەکەی ڕۆڵی هەبێت کە دەبێت بە دوور بێت لە سوۆسیال میدیا دەبێت لە ماڵەوە چاو مامەڵەکردێکی نەرمونیانی لەگەڵ بکرێ بۆی ئەمە منجاڵە منداڵێکی توندڕۆ و توندوتیژ نەبێت بۆی مامۆسەکەشی ڕەنگە بێزار نەکات و بێتەوەی کە توتیژی بە قسە بێ بە هەر کارێک بێ لەگەڵی بکرێت گەر بە ڕێژێکی زۆر کەمیش بێت لە کۆنەوە باسی معریفەت کرد خات و فێنێک لە کۆندا ئەم حاڵەتە زۆر بووە ڕەنگە بۆهی ئەو بێ کە هۆشیاری وەکو ئێستا نەبوو بێ سوۆسیال میدیا نەبوو بێت تەواوی بابەتەکان بە دیتێڵ و وردەکاریەوە ڕوون نەکرا بێت و بەڵام لە ئێستادا خۆشبەختانم حاڵەتەکەم بۆتە چونکە لە ئێستادا هۆشیاری هەیە مامۆستاکان بە جۆرێکی تر وەکو ئاماژەم پێیان مامەڵە لەگەڵ خوێنکار دەکەن وەکو دوو ڕەفیقن پێکەوە مامەڵاکەن بەڵام ئەوەی کە بۆم گرنگە و دەمەوێت کە لێتی بپرسم ئەویش ئەوەیە کە تا چەند گرنگە ئەو مامۆستایانەی کە تازە دەبنە مامۆستا یاخود مامۆستایان بەگشتی ساڵانە خولیان بۆ بکرێتەوە یاخود مەشکیان پێ بکرێت بۆی چۆن بتوانن مامەڵە لەگەڵ قوتابیاندا بکەن بۆی نە هەم قوتابیەکە زویر بن و ڕوبەڕووی کۆمەڵە بارودۆخ بنەوە هەم بۆ مامۆستاکەش بە هەمان شێوە. بەڵێ زۆر ڕاستە جیاوازیەکی زۆر دەبیندرێت لە مابینی پەروەردە و خوێندنی ئێستا و لەگەر ئیجاران جاران وەکو جەنابەت باس کرد بەڵام ئێستا قوتابی خۆی سنتەرە واتە هەموو شتەکان دەگەڕێتەوە لە بۆ خوێنکاران بۆیە ئێمە تەرکیز لەسەرەوەی دەکەین کە پێویست دەکاتن خولی باش بە جۆرێک لە جۆرەکان لە بۆ مامۆستایان بکرێتەوە لە بۆ توێژەرە کۆمەڵایەتەکان بکرێتەوە جاری وای پێویست دەکاتن لە بۆ بەڕێوبەرەتیەکانیش بکرێتەوە و بەڕێوبەرەکان سەرپەرشتیاران هەموو ئەوانە خولیان لێ بکرێتەوە چونکە لەگەر ئەو عولەمە یاخود ئەو گلۆبەڵایزیشنێک کە ئێستا لە جیهاندا هەیە گۆڕانکاری زوو ڕوودەداتن لەسەر ڕەوشی ژیان کەواتە پێویست دەکاتن ئێمەش لەگەر ئەو گۆڕانکاریانە بڕۆین بۆیە داوا دەکەین لە وەزارەتی پەروەردە دڵنیاشین کە بەرنامەی باشی داڕیشتێلەوەی کە خولیان لۆ بکاتەوە ئێمەش وەکو بەڕێوبەرایەتی گشتی بەرەنگاری بوونەوەی تونند و تیژی خێزان و ئافرەتان خولی باشمان کردیتەوە لە بۆ هەندێک لە باحسە ئیجتیماعیەکان کە کاری کۆمەڵایەتی دەکەن لە ناو قوتابخانەکانی خۆیان لۆی بتوانن هەر کێشەیەکی تونند و تیژیان کە توش بوو بگەڕێنەوە لە بۆ بەڕێوبەرایەتەکەی ئێمە بەوەی کە پەیوەندیەک هەبیتن لە مابینی باحسە ئیجتیماعیەکان یاخود ئەوانی کە ئیش لە کاروباری کۆمەڵایەتی ناو مەکتەبەکانی خۆیان دەکەن مامۆستایەکان کە لە حلکردنی کێشەیەک پێویست دەکاتن پەیوەندی بکەن بە هێڵی گەرمی 1990 بۆی بتوانین ئێمەش لە ڕێی ئەو کەسانەی کە لەوێ ئیش دەکەن کە خولی باشی یاسایی کۆمەڵایەتی دەرونیان لۆکرایتەوە بتوانن هاوکاری مەکتەبەکان و قوتابخانەکان بن و لۆی خوێنکاران دوور بن لەو کێشانەی کە تونند و تیژیە و بەرەو ڕوویان دەبیتەوە. بەڵێ دەست خۆش خات و فێنێک سپاس بۆ تۆ سپاس بۆ فێنێک تۆفیق بەڕێوەبەری گشتی بەرەنگاربووی تونند و تیژی دژ بەژنان کا ڕاستە و خۆ لەگەڵمان. بەڵێ زۆر سپاس.